ئەمریکا و ئیسرائیل بەردەوامن لە بۆردومانی ئامانجەکان لە ناوچە جیاجیەکانی ئێران. گەورەترین کارگەی ئاسن و پۆڵا لەلایەن فڕۆکە جەنگیەکانی ئیسرائیل لە ناوەڕاست و باشووری ئێران بۆردومان کرا. بەمەش جەنگ پێی ناوەتە قۆناغێکی نوێ بۆ بە ئامانجگرتنی کارگە گەورەکان. هەریەک لە کۆمەڵگەی کارگەکانی پۆڵای موبارەک لە ئەسفەهان و کارگەی ئاسن لە خوزستان لە باشووری ئێران بۆردومان کران. تەلەڤیزیۆنی ئێران بڵاوی کردەوە بۆردومانەکە وێستگەی کارەبا و هێڵی بەرەمێنانی قاڵبی ئاسنی لە کۆمەڵگەی پۆڵای ئەسفەهان گرتووەتەوە و زیانی مادی پێگەیاندووە. لە کارگەی ئاسنی خوزستان ئەمبار و کۆگاکان بۆردومان کراون. دوای تێپەڕبوونی چەند کاتژمێرێک بەسەر بۆردومانی کارگە گەورەکانی ئێران هەڕەشەی وەڵامدانەوەی توندی ئەو هێرشانەی کرد و سوپای پاسداران ئاگاداری بڵاو کردەوە بۆ چۆڵکردنی 6 کارگەی زەبەلاحی ئاسن لە ناوچەکەدا. ئەو ئامانجانەی ئێران لە تۆڵەی بۆردومانی گەورەترین کارگەکانی وڵاتەکەی هەڕەشەی لێدانیان دەکات تەنیا لە ئیسرائیل نین، بەڵکو کۆمەلگا پیشەسازیەکانی هەریەک لە سعودێ و ئیمارات و بەحرین و کوێیت و قەتەر دەگرێتەوە. ئەوەش مەترسی پەلکێشکردنی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی بەرەو جەنگێکی پیشەسازی و ئابووری گشتگیر دروست کردووە. سوپای پاسداران جەخت دەکاتەوە پێدەچێت بەم نزیکانە ئەو کۆمەڵگە پیشەسازیانە ببنە ئامانجی ڕاستەوخۆی هێرشی موشەکی و درۆنی. تاران شادەماری ئابووری وڵاتانی دراوسێ و هاوپەیمانەکانی ئەمریکای کردووەتە ئامانجی تۆڵەکردنەوە. بەمەش ناوچەکە دەچێتە قۆناغێکی تۆقێنەری جەنگی ئابووری کە دوور نییە بە چاوتروکانێک تەکنەلۆژیا و پیشەسازی وڵاتان بکرێتە خۆڵەمێش. عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران لە تۆڕی ئێکس بەڵێنیدا بۆ وەڵامدانەوەی توندی هێرشەکانی ئیسرائیل بۆ بۆردومانی 2 کارگەی ئاسن و وێزگەی کارەبا و دامەزراوەیەکی ئەتۆمی و چەندین ژێرخانی دیکەی وڵاتەکەی باسی لەوە کرد ئەو هێرشانە پێچەوانەی ئەو مۆڵەتە دیبلۆماسیەیە کە ئەمریکا ڕایگەیاندووە بۆ وەستاندنی بۆردومانی دامەزراوەکانی وزە. کۆمەڵگەی پۆڵای ئەسفەهان گەورەترین کارگەی ئاسنی ئێرانە و داهاتی ساڵانی نزیکەی 15 ملیار دۆلارە و کەرەستە و کەلوپەل بۆ زیاتر لە 3000 کارگە و وەرشەی پیشەسازی لە ئێران لە بوارەکانی بۆری و کەلوپەلی کانزایی و پیشەسازی و ئۆتۆمبیل و ئامێری کارەبایی و کەشتی دابین دەکات. بۆردومانکردنی ئەو کارگەیە زیانێکی گەورەی بە ئابووری ئێران گەیاندووە. هەر بۆیە ئێران دەڵێت ئەم بۆردومانە بە بێباج تێناپەڕێ و هەڕەشەی بۆردومان و وێرانکردنی 6 کۆمەڵگەی پیشەسازی گەورەی ناوچەکە دەکات.